ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastexwa bi rê ve dibe û guhdar û bîner jî dikarin beşdar bin. توانترین سڵاو ئاراستەی ئێوە جۆگرانی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان بێتە نەم بەرنامەی ڕاستەخۆش لەسەر ساتەلایت بڵاو دەکرێتەوە. من محتەبە شێروانی لەگەڵ هاوکارم جانی دیلان بەرنامەی ئەم هەفتەیە بەڕێوە دەبین. جانی بەخێر بێ. هەروەژی مەتەبەر. هەروەک دەزانین ئەمڕۆ چوارشەممە سەرۆکوەزیرانی عێراق نووری ئەلمالکی لە وتاری هەفتانەی باسی ڕەوشی ئەمڕۆی عێراقی کرد و گوتیشی لە ناو شتی تر دۆزینەوەی چارەسەری سیاسی بۆ جیاوازیەکانی نێوان لایەنەکان هەیە، ئەوەندە گرنگیانیش لە پێشەوەی شەڕی تونڕەوانی یاخیبووی سونەنیە. ئەمەش لە کاتێکە کە زۆربەی کۆمەلگای نێونەتەوەی بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاشەوە دەمێکە ڕخنیان لە بەڕێزمالێکی گرتووە کە نەیتوانیوە حکوومەتی فرەلایەنە بە بەشداری هەرە بە سونەکان و کوردەکان بەڕێوە ببات و هەروەها لە کاتێکە کە کوردەکانیش نوێنەرانی خۆیان دوێنێ نارنە پەرلەمانی عێراق لە یەکەم دانیشتنی پەرلەمان سوێندی یاساییان خواردو. ئەمەش لە کاتێکە کوردەکان پێداگری دەکەن لەسەر پۆستی سەرکۆماری عێراق و لە هەماندەم سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانیش لە چەندین وتاری یان گفتوگۆی لەگەڵ ڕۆژنامەکانی جیهان دەستگاکانی ڕاگەاندنی جیهان و لە دیدار و چاوپێکەوتنی لەگەڵ کاربەدەستانی نێونەتەوەی باسی ئەوە دەکاتن کە کوردەکان مافی دیارکردنی چارەنووسی خۆیان هەیە و هەروەها مافی بەڕێوەبردننی تەنانەت ڕێفراندۆمیان هەیە بەتایبەت لەسەر ناوچە جێگای ناکۆچیان لەسرە. ئەمانە چەندین تەوەری بەرنامەی ئەم هەفتەیە و لەلایەکی دیکەوە شێندێک لەو باوەڕدانە کە کوردەکان ئێستا دەرفەتێکیان بۆ دروست بووە کە تەنانەت بتوانن سربەخۆیی ڕابگەێنن، بەڵام کوردەکان لەناو خۆوە چەندە یەکگرتوونایە هەموو لایەنە سیاسیەکان بەتایبەتی یەکەتی نیشتیمانی کوردستان و هەروەها پارتی دموکراتی کوردستان چەندە یەکگرتوون لە هەڵوێستیان و چۆن دەڕوانە ڕەوشی ئەمڕۆ. بۆ ئەمە بەستەش دوو بەڕێز لەگەڵمانن دکتۆر چنار سعد عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان. دکتۆر چنار زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ. و هەروەها بەڕێز نەرمین عوسمان ئەندامی سەرکردایەتی یەکەتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە. نەرمی خان جەنابشت زۆر بەخێر بێ بە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. زۆر سپاستانەکەم. فەرموو کارجانی. بەڵێ نەرمی خانم چەمە خانم زۆر خۆشتان بۆ بەڕامەکانی بەشی کوردی. ئەمڕۆ ڕاستە دەسەڵاتدارانی عێراقی و هەروەها داعش ئەو بارێکە لە عێراقدا هەیە هێنانە کایەوە. سەرکردایەتی کوردیوەک و باز دەکرێت لە ڕابردوودا بەهۆی نەبوونی یەکڕێزی و یەکدەنگی زۆر هەڵ و دەستکەوتیان لە دەستداون. ئێستاکەش دووبارە ترسیەوە هەیە کە جۆرە نەبوونی یەکدەنگی و یەکڕێزیک هەیە. ئەگەر ئەمە ڕاستە تاکەی دەبێت هەروە بەردەوام بین. نەرمی خانم با لێوە دەست پێ بکەین. بەڵێ بەپێی وەک یەکێتی نیشتیمانی من باسی لێوە دەکەم و حتمما لایەنەکانی کەش پابندن چکە چەند کۆبوونەوەیەکی فرەلایەنی کراوە بەیەکەوە لەم کۆبوونەوانە جەخت کراوەتەوە کە ئەبێ لەسەر مەسەلا نەتەواتیەکان کوردی یەکگوتاری هەبێ بەتایبەتی وەک جەنابتان باستان کرد ئێستا کورد فرسەتێکی دەستکەوتووە. ئەم فرسەتە ئەبێ بقۆزرێتەوە و لە هەمان کاتە یەکگوتاری بین. ئایا ئێمە ڕیفراندۆمێکەکەین لەسەر تەنها ناوچەدان برێراوەکان یا ڕیفراندۆمێکەکەین لەسەر دەوڵەتی کوردی و ئایا ئێستا ئەو کار و وەزعە لەبارە بۆ ئەوەی ئێمە دەوڵەتی کوردی دروستین. لەسەر ئەم بابەتانە پێویستەکە کە یەکگوتاری بین چکە بەبێ یەکگوتاری بچینە ناو هەر پرۆسەیەکی گفتوگۆ لەلایەن لایەنەکانەوە یان بەدەستهێنانی دەنگۆی نێودەوڵەتی و پاڵپشتی نێودەوڵەتی و لۆبی دەرەوە بۆ پرسی نەتەواتی ئێمە بە یەکگوتاری هەڵەیەکی بجار زۆر مەزنە و ئێمە لە بەیانی خۆمانە دوێنێ بڵاومان کردەوە کە ئێمە لەگەڵ یەکگوتارین و نوێنەری خۆمانمان هەیە بۆ گفتوگۆکردن لەو لیژنانە و ڕەنگە گوتاری جیاجیا هەبێ لەلایەن تاکەوە بەڵام گوتاری نیشتیمانی خۆی وەکو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئێمە لە گوتاری نێتەوەی لایەنەکانی تر دەرناچین. چنار خانم ئێوە هەستەکان کە جۆرە یەک ڕێزیک هەیە و یاخۆت بەو شێوەی لە میدیەکان هەندی جار بە شێوەیەک باس دەکەن دی نازانی ڕاستەوە یاخۆ چاواشەکاریە گوای یەک ڕێزی لە نێوان کوردانیە؟ لێرەوە من سڵاو بۆ نەرمین خان دەنێرم
بێگومان مەسەلەی دروستکردنی دەوڵەتی کوردی خەونی هەموو لایەن کوردستان بە تایبەتی ئەو لایەنە سیاسیانەی کە شۆڕش جێڕبوونەوە و تا بەشداربوونە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بەڵام دیارە بۆچوونی جیاواز هەیە لەو ئەلتەرناتیڤانەی کە دەگرنە بەر بۆی بگەن بۆ خەونا من پێم وایە ئەمەش مەسەلەیەکی نۆرمەڵە ئاساییە ئەگەر بۆ چوونەکان لە هەمبەر گەیشتن بۆ ئامانجە تا ڕادبێک هەموو چۆن یەک نەبن بەڵام لە بنەما و لە ئامانجەکە هەمومان پێداگیری لەسەر یەک ئامانج دەکەین دیارە گەیشتن بەو ئامانجە هەندێک ڕێگای یاسایی و شەرعی و نەریتیش هەنە لە دنیا کە دەکرێت پەنای بۆ ببین بەنسبەت یەک ریزی ناوماڵی کوردستان بە پێچەوانەوە من دەڵێم ئەمڕۆ ئەگەر لە ناو کوردستان هەرێمی کوردستان بژی ڕاستە بە دەنگی زۆر ناڵم بەهێز پچڕ لە هەندێک لایەنی سیاسی دەبیسترێ قسە لەسەر هەندێک بابەت دەکەن ڕەنگە بۆ ئاراستەیە نییە کە هەموو ئاراستەکان بەرە و زۆربەی ئاراستەکان برەوەن بەڵام ئەوەی جێگەش بینیە سەرڕای ئەوەی کە لایەنە سیاسیەکان لە مێژنیە لە هەڵبژاردننی دووەم لێبووینەوە و هەموو لای خەریکی سەرقاڵی دروستکردنی حکوومەتی تازە بوون لە هەرێمی کوردستاندا ئەو ڕووداوانە ڕوویاندا و چاوەڕوان دەکرا کە ڕەنگی زیاتر سەرقاڵ بن و نەوعەک لە لێکترازان لە ناوماڵی کورد دروست بێت بەڵام بە پێچەوانەوە ئەم حەدەسانە هەموو جیاوازیەکانی ڕێخست ئەمڕۆ لێک نزیک بوونەوە زیاترە لە دوورکەوتنەوە لە ناو ڕێزەکانی لایەنە سیاسیەکانی کوردستان بۆیە من گەشتبینم بەوەی کە تەنانەت لە هەمبەر مامەڵەکردن لەگەڵ چارەنووسی ئەم هەرێمە و ئەو ڕووداوانەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش خەریکە ڕوو دەدەن و چارەنووسەکە یەکلا دەکەنەوە بە پێچەوانەوە من پێم وایە گوتارەکان زۆر لێک نزیکن ڕەنگە هەندێک بەرژەوەندی تایبەتی کە پەیوەندی هەیە بەلایەنە سیاسیەکان کە نزیکیان دەکاتەوە لە هەندێک وڵاتانی دەوروبەر ئەمەوا دەکات تۆزێک گومان تۆزێک ترس یا دووە ڕاوچەی لەوەی کە ئەگەر قەرارە بدرێ چارەنووسەکە چۆن دەبێ هەڵگرتنی مەسئولیت لەلایەن هەمووان ئەمە تۆزێک تا ئێستا بڕیارەکان یەکلانەکەرەوە نەبوونە لەلایەن هەمووان بەڵام من دڵنیاتان دەکەمەوە کە ماڵی کورد هیچ کاتێک بەقەت ئەوڕۆ یەک ریز نەبووە لە هەمبەر مامەڵەکردن لەگەڵ ئەو ڕووداوە سیاسی کە ئێستا هاتی پێش دەڵێ بەرز نەرمی عوسمان دێمە لای جەناب دوێنێ بەشی کوردی دەنجی ئەمریکا قسەمان دەگەڵ لە بەڕێز ئاڵا تاالبانی سەرۆکی لیستی سەوز لە پەرلەمانی عێراق کرد بوو باسی ئەوەمان دەکرد کە چونکی خۆی نوێنەری کەرکووکە باسی ئەومان دەکرد کە چۆن مەسلەی ڕێفراندۆمەوانە ینی هەڵوێستیان چییە باسیەوە دەکرا کە پێی خۆش بوو هەموو وەکو یەکێتی نیشتمانی هەموو لایەنەکان لە کەرکووک پێکاتەکان ڕازی بن لەسەر مەسلەی ڕێفراندۆم و ناتوانێت کورد بە زۆری و نابێت بە زۆری ڕێفراندۆم بکات دەکرێت جەنابەت باسی ئەو بکە ینی مەرجەکانی یەکێتی نیشتمانی چنە بۆ ڕێفراندۆم بە تایبەتی جەنابەت خۆ زۆر لەسەر مەسلەی جێبەجێکردنی مادەی 140 شارەزاییتان هەیە تێکەڵاو بوونە دەکرێت جەنابەت بۆمان باس بکەی کە ئەگەر شێوەیەکی یاسایی پێ بدەین بە چ شێوەیەکە دەبێ ئەم ڕێفراندۆمە بەڕێوە بچیتن خۆی بەپی دەستوری عێراقی مادەی 140 مادەیەکە کە یەکێ لە هەنگاوەکانی ڕێفراندۆمە تەطبیعە ئاساییکردنەوەی باری سیاسی و ئابووری ناوچەکە دوای ئەوە ئەکرێتە سەرژمێری و ڕێفراندۆم بەڵام ڕێفراندۆم ئەوەیە کە تۆ هەموو لایەنەکان کۆک ڕێفراندۆمێکەکەی لایەنێک داوای ڕێفراندۆمەکەکە کە لایەنی کوردیە لایەنی کوردی داوای ڕێفراندۆمەکە هەچووکە لایەنی کوردیە کێشەی لەسەر ناوچەدا بڕێراوەکان هەیە نەک لایەنەکانی تر بەڵام لایەنەکانی تر بەشداری لە فراندۆم دەکەن چۆن نایکەن چونکە هەموو تاکێکی ناوچەدا بڕێراوەکان بە تایبەتی کەرکووک بەشدارە بێ لە ڕێفراندۆمەکە بە ئایا نە ڕەنگە بەدڵی نەبێ بڵێن نە لە ڕێفراندۆمە بەپێی ئایا ئەتێ بچیتەوە سەر هەرێم یا ناتێ بچیتەوە سەر هەرێم دوو پرسیارە ئەتەوێ یا ناتەوێ اختیارێکی ترت لە بەردەمان نییە لەبەرەوە هەر لایەنێک بێوێ ئەو ڕێفراندۆمە بکە مافی دەستوریە بەڵێ ببورە دەنگتمان
جار نابیسی نەرمی خانم تکە بەڵێ بەڵێ باسیەوەت کرد ئایا ئەم ڕفراندۆمەکە داوا لێبوردن لێ دەکەن بەڵێ وت دەنگ خراپە بەڵێ نەرمی خان ئێستا زۆر باشە بەڵام پێم خۆش بۆ پرسیارە بێنم جەنابەت باسیەوەت کرد کە مەسەلەن لایەنی کوردی دەتوانین داوای ڕفراندۆم کە ئایا ئەگەر هاتوو لایەنی کوردی داوای ڕفراندۆمی کرد مەرجە کە دەبی حکوومەتی ناوەندیش ڕزامەندی نیشانداتن یان لایەنی کوردی لە لای خۆیەوە دەتوانیتن داوا بکە ینی چۆنە یان دەبی بە پشتیوانی نەوەتەوەی بێ خۆی دەبێت دەستورەکە لەلایەن حکوومەتی عێراقیەوە مادەکەوای دڵێ لەسەر حکوومەتی عێراقی لەسەر حکوومەتی مرکزی بۆی هەیە کە ئەو مادەی 140 جێبەجەکە ڕاستە مخالفەتی دەستوری تایە بەڵام هەر ئەگەر ئێمە گوتاری ئەوانش گوێ لێ بگرین دەیان پێشەلکاری دەستوری کراوە ئێمە پێشەلکاری دەستوری ناکەین مافێکی خۆمانەکە ڕێکخراندۆ بکەین بەڵام دیارە حکوومەتی عێراقی سوور نییە لەسەر جێبەجێکردنی هەر حەنان فتلاوی لە بەرنامەیەکە دەڵێت 10 ساڵە ئێمە وەکو شیعە ڕێگرین لە جێبەجێکردنی مادەی 140 و 4 ساڵیشە خۆم من نایهێڵم مادەی 140 جێبەجێ بێ کە ئەمە ئەوە پیشان دەدات چۆن ئەبێ حزبێک کە دەسەڵاتدارە لە ناو حکوومەتەوە دەسەڵاتی هەرە زۆری نیت بەدەستەوەیە چۆن ئەبێ ڕێگر بێ لە جێبەجێکردنی مادەی دەستوری ئەی ئەو دەستورە بۆ ئەو ڕەوایە پێشەلکاری لێ بکە و ئێمە خاڵێکی بچووکە کە بەس ئەوەندەیە کە حکوومەت ڕەزامەندی لەسەر نەبووە و ئەگەر وابێ حکوومەت قەت ڕەزامەندی لەسەر نابێ ئەگەر ئەمانە لە دەسەڵاتتا بن نەرمی خانم بەڵێ بەس وایە دیگە ئیتر هیچ ئومیدێک بە دەوڵەتی عێراقی نەماوە حکوومەتی عێراقی وابی کورد بریاری خۆی بدات بۆ ڕیفراندۆم بەڕێی من ئێستا لەم بارە و لەم وەزعی ئێستا سیاسیی کە ئێستا تیانە هیچ جۆرە تروسکاییەک لە حکوومەتی عێراقی ئەم سەردەما ئەم ئێستا نابینین مەگەر گۆڕانکارێکی ڕیشەیی لە حکوومەتی عێراقی ببێت چووکە ئەمانە خۆ بەپێی دوو گوتاری زۆر جیاواز لەلایەن عینەن حزبەوە ئیشیان نوێنەرەتی لە پەرلەمان کە دکتۆرە حەنان فتلاویە دەڵێن من ئەمە 10 ساڵە ئێمە ڕێگرین و 4 ساڵیش خۆم ڕێگرم ینی 14 ساڵە ئەمانە دەوتەی ڕێژەکەشی خۆی هەڵی وتووە کە ئەوەندە ساڵە نییە ئەوانە لە دەسەڵاتن بە ڕەها بەڵام دیارە سوورن لەسەرەوەی کە مادەی 140 جێبەجێ نەبێ لە هەمان کاتیشە بەڕێز مالکی دەڵێ مادەی 140 ماویەتی جێبەجێ بکرێ هەنگاوەکانی لەلایەن حکوومەتەوە ئەبێ جێبەجێ بکرێ بەڵێ لەبێ لەلایەن حکوومەتەوە جێبەجێ بکرێ بەڵام هەر کادیرەکانی خۆیەتی دەڵێ ئێمە ڕێگر بوون لە جێبەجێکردنی کەواتە چۆن متمانەیەک دروستە بێ لەوەی کە جارێکی کە تۆ ئەم ئەرکە بخەیتەوە سەر حکوومەتی هەرێم لەبەرەوە ڕیفراندۆمێکیش پێویستەکە بۆچی ڕیفراندۆم پێویستەکە چونکە زۆر لایەنی دەرەکی هەیە وڵاتانی دەرەوە هەیە کە بەو ئومێدەن ڕیفراندۆمێکی دیموکرات خواز کە هەموو لایەنە بەشداری کا بە تورک و عەرەب و لایەنەکانی تریشەوە لە ئیستیفتاءەکە بەشداری بکەن ئەو ساکە باوەڕی پێدەکا و ئیمانی پێدەهێنێ دەڵێت بەڵێ ئەو ناچە دابڕێراوە ئەتوانێت بچێتەوە سەر هەرێم باشە بەڕێز چنار سەعەدوڵڵا دێنە لای جەنابەت سەعەد عەبدوڵڵا دێنە لای جەنابەت باسی هەڵوێستی پارتی دموکراتی کوردستانمان بۆ بکەی سەرۆکی هەرێم چەند ڕۆژ لەوە پێش باسیەوەی کرد کە مادەی 140 جێبەجێ کراوە هەرچەند دواتر ڕوونکردەوە درا کە ڕفراندۆم دەکەین و بە ئەنجامەکەشی ڕازی دەبین ئێستاش وەکو بەڕێز نەرمین عوسمان باز دەکاتن ینی ئومێد نییە کام ڕفراندۆمە بەڕێوە بچێتن لەبەرەوەی کە ڕێگری لێ دەکرێتن هەڵوێستی پارتی دموکراتی ببوورە من نەموت ئومێد نییە وتم ئومێد نییە لە دەسەڵاتی ناوەند کە جێبەجێ بەڵێ لە مەبەستم دەسەڵاتی ناوەندە بەڵێ بە دروست منی شەرمە بەستم ئەوەیە زۆر سپاس بۆ ئەم ڕوونکردنەوێت مەبەستم وادی ئەگەر وایە مەبەستی بۆ نمونە لایەنە سیاسیەکان و بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان لە ناردنی پەرلەمانتەرەکانی بۆ دوێنێ چوونە حکوومەتی بەغدە بەشداری لە پەرلەمان دەکەن بۆەوەی کە سەرکردایەتی پەرلەمان و سەرۆکی کۆمار و سەرۆکوەزیر هەڵبژێرن ینی مەبەستیان لەوەی چیە ئایا ئومێدی هیچ گۆڕانکاریەک دەکەن لەلایەکەوە داوا دەکەن ڕفراندۆم بکەین لە لایەکی دووکە پارتی نوێنەرانشی ناردە پەرلەمانیانی دووگانە جێک نابینی لەم هەڵوێستە بەڵێ بێگومان ئەوەی کە ڕوو دەدات لە عێراق و لە کوردستان ئەمە تەنها هەڵوێستی پارتی دموکراتی کوردستان نییە
پیادەی سەرکردایەتی سیاسی کورد بە گشتی بێکەوە مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراق فێدراڵ و حکوومەتی مرکزی دەکەن. بۆیە ناردنی ئەندامانی پەرلەمان بۆ بەغدا تەنها ئەوە نییە لایەنێکی سیاسی بە مەزاجی خۆی بڕیاریدا بێ ئەندامانی بنێری لایەنەکەی تر ئاسایی بێ نەینێرێ، بەڵکو لیژنەیەکی هاوبەش هەیە هەموو لایەنەکان بڕیاریان داوە بە یەک گوتار بەشداری ئەگەر بەشداری حکوومەتی تازە ببن ئەگەر بەشداری تێدانەکەن. بۆیە لەسەر ئەو بنەمایە هەموو لایەنە سیاسیەکان نوێنەرانی خۆیان دوێنێکە ڕەوانی پەرلەمان کرد. تەمان حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستپێکی دامەگراندنی حکوومەتی تازەی عێراق لە دوای 2003ەوە هەمیشە لایەنە سیاسیەکانی کوردی هەوڵیاندایە لایەنی خێر بن، لایەنی باش بن لە بنیادمانەوەی حکوومەتی تازەی عێراقی. بۆیە بەشداریان کرد لە نووسینەوەی پرۆژەی دەستوری تازەی عێراق، بەشداریان کرد لە دروستکردنی کابینەی تازەی عێراق. ئەو کاتێکە جەنابی مامجەلالی تەندروستی باش بوو شەکتیری هەبوو لە بەغدا، ئەویش بە هەمان شێوە و هەموو لایەنە سیاسیەکان بەشدار بوون لە چارەسەرکردنی ئەو قەیرارانەی کە دروست دەبوو لەلایەنی شیعی و سونی و پێکاتەکانی تر. یعنی هەمیشە حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکانی کوردی هەوڵیاندایە نەبنە بربەست یانی ئەو فاکتەرە نەبن ببنە هۆکاری تێکدانی پرۆسەی سیاسی لە عێراق. بەڵام کە ئێمە بەو نیەتە دەچینە مەیدان دەبینی لە هەر قۆناغێک زۆرێک لە جۆرەکان ئەوان گرت بۆ ئێمە دروست دەکەن. یعنی تەنانەت دوای ئەو هەموو ساڵە ئێمە تێگەیشتین کە بەڕاستی دروستکردنی ئەو فەرهەنگەی کە حکوومەتی ناوەندە ئەو بەشێک لەو دەسەڵاتدارانەی عەرەب لە ناو عێراق من دەڵێم بەشێکیان طبعاً هەمویان نا کە بە عەقڵێکی شۆڤینی و بەستە سەربیر دەکەنەوە لە مامەڵەکردن لەگەڵ پێکاتەکانی ناو عێراق بە تایبەتی مامەڵەکردن لەگەڵ کورد و پرسی کورد ناتوانن بگەنە و نەتیجە قبولی ئەو پێکاتەیە بکەن هەموو شەریک بن لەو وڵاتە. بۆیە ئەو تەدەبینین ڕۆژێک بە هەر ڕۆژە بە بەهانەی جیاواز بەهانەمان پێدەگرن تەنانە گەیشتە حەدی ئەوەی کە بە بەهانەی ڕۆیشتنی نەوت موچە و کوتی خەڵکی هەرێمی کوردستانیان بڕێ و تەنانەت نەک ئەوەی دوێنێ ڕوویدا بەڕاستی جارێکی ڕژبینێکی زۆر لە مەسەلەی پرۆسەی سیاسی لە حکوومەتی عێراق دروست دەکاتەوەی شەوەیە دوێنێکە تەنها لەسەر داوای یەک ئەندام پەرلەمان کە داوایکی ڕەوا بووە و ئیشارەی ئەو بابەتەی کە دێجا ئەوە چەندە لە شوێنی خۆی بۆ لە شوێنی خۆی نەبووە، بەڵام ئەوەی کە ئەو داوای کە زۆر شتێکی ناڕەوا نەبووە. داوای ئەوەی کە زۆر لە نووری مالیچی کە میزانی حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێنرێتەوە لە نەتیجەی ڕەفعلی ئەوان ئەوەندە توند بووە زۆرها ئیهانە و قسەی ناڕەوا بە گەلی کوردستان گوتن. تەنانەت وشەیەکیان بەکارهێناوە کە من پێم وایە بۆ ئەم سەردەما هەر ناشێت دەچێت خانەی ڕەگەزپەرستی ئەوان بە ئێمەیان گوتووە بە گەلی کوردیان گوتووە ئێوە ئاڵای عێراقتان لاداوە و ئاڵایە دەبی لە سەری خۆتان دابێ ئێمە سەری ئێوە لە ژێر پێکانمان دەفریقێنینەوە. دەبعەن ئەمانە هەموو هەڕەشەی زۆر گەورەن، یعنی بینە بەساوی خۆت ئەوانە ئەگەر بۆیان بمچین بێ بەهێزی سەربازی ئەمڕۆ کە جیرۆدەی دەستی سنەی متطرف بوونا بەیانی پێشیان گوتین لە ناو قاعەی پەرلەمان گوتیان بۆمان ڕاوەستن ئێمە تۆڵەی خۆمان بەغێر مباشر دەکەینەوە. جا ئەمانە هەموو ئاماژەکردن بە هەبوونی هەڕەشە لەسەر ئەو میلەتە. بۆیە کاتی ئەوە هاتووە و من ئیضافە زیادەیەک دەخەمە سەقفەکانی نەرمین خان بێگومان ئێمە ئومێدێک نابینین لەو عەقڵیەتەی کە ئێستا حاکمە لە عێراق بەوەی کە بە شێوەیەکی مەدەنی و خۆیان مبادرە بکەن یا هەوڵی بدەن بۆەوەی کە ریفراندۆم بکرێت و بە شێوەیەکی ئاسایی ئەم مادەی دەستوریە جێبەجێ بێت. بەڵکو ڕێگاچارەی دیکە ئەلتەرناتیڤی دیکە لەبەر دەستمانە ئەوەیە ئیدی بە شێوەیەکی یاسایی داوای لە نەتۆ یەکگرتووەکان بکرێ و ئەوشەی کە لە دنیا متەبعە بێن لایەنی دەولی مراقب بن دیارەوە بە کۆدەنجی هەموو لایەنە سیاسیەکان پێویستە بگرێ و گرنگە لە هەمبەر ناوچەکانی دەرەوەی هەرێم کە ئێستا گەڕاینەوە سەر هەرێم بە شێوەیەکی پراکتیک نەک بە شێوەیەکی یاسایی دەبان گرنگە لایەنە پێکاتەکانی ئەوێ تورکمانە عەرەب مەسیحیە بەشدار بن و پاڵزاتیان لەگەر بکرێ کە قبولی ئەوە بکەن لەگەڵ ما مشارەکەی ئەو پرۆسەیە بکەن چونکە لەگەڵ ئەوەی نەکە هەموو لایەنەکان بەشداریان پرۆسەیە بکەن. نەرمی خانم بێگومان هیچ کەسی ناوی کرێنشین بێت بەڵکو دەیەبێت خاوەنی ماڵی خۆی بێت کە بەداخەوە ئەمڕۆ کورد لە ناو ماڵی خۆیدا کرێنشینە. بانگەشەی
سربەخۆی هەمیشە لەسەر زاری کاک مەسعودەوە دەبیسترێت کە بێگومان مافی خۆیەتی چونکە سەرروکی هەریمە و بەڵانگۆی دەنگی کوردە لە باشووری کوردستان. بەڵام ئایا کاک مەسعود لەگەڵ لایەنەکانی ترە ئەو ڕاویژە دەکاتن و کۆدەنگن لەسەرەوە؟ بڵێ بەپێی ئەوەندەی زانیاری منە تا ئێستاکە کۆبوونەوەی زۆر کراوە لەسەرەوەی کە ئیتر کاتی ئەوە هاتووە ئێمە زۆر لەسەر ناوچە دابڕێراوەکانین و کۆک بووین هەموو لایەنە سیاسیەکان کە داکۆچی بکەین لە ناوچە دابڕێراوەکان بە تایبەتی لەو کاتێک کە هەموو دەستگا ئەمنی و ئاسایشەکانی عێراق جێهێشتووە لەبەرەوە ئێمە لە دوو لاوە ئەوێ پارێزگاری بکەین یەکەم لە هێرشی داعش و دوو لە هێرشی چەکدارەکانی عێراق بەبێ شەلم کوێرم ناپارێزم بۆ ئەوەی خەڵکی مەدەنی ناوچەکە تووشی زەرەر و زیانێکی گەورە نەبن لەبەرەوە لەسەرەوە کۆک بووین کە ئێمە لە ناوچە دابڕێراوەکان پارێزگاری بکەین و بستێن خاکی کوردستان نەهێڵین بکەوێتە ژێر هەڕەشەی لە هێنە نەیارەکان. ئەلۆ بەڵێ جۆمان بەڵێ نەرمیخان جۆمان لە جەنابتە بەڵێ بە یارمەتی جەنابەت تەلەفۆنێک وەردەگرین داوای لەبوون لێ دەکەم دەتوانێت ئەو دەمێ جوابی ئەو بەڕێزە بدەینەوە دەمێکە لەسەر هێلی تەلەفۆنە. زۆر سپاس دەکەم بەڕێز هیوا خالید فەرموودکایە ئەگەر پرسیارت هەیە خاتم حدەبەرەو کاتت باش ئەم کاتێک جەنابەت باشتر فەرموو. سڵا خۆشەویستم بۆ بەڕێز و بۆ بەشی پەیوەندی و هاوکاری بەڕێزت کاکەجان سڵاو خۆشەویستم بۆ هەمووتان کاکە جیلان هەروشی. بەڵێ فەرموو دەگەم دەگاتە بەڕێزان دەنگت دەگاتی فەرموو کاکیوە. زۆر بۆ کاکەجانی چاوی هەموو تەماس دەکەم و هەموو جۆبیانی دەنگی ئەمریکا لە هەر شوێنێک و جۆبیستان دەبن بەڕاستی خۆشەویستیم بۆ بەڕێزان و بەخێراتنی هەردوو میوانی بەڕێز دەکەم و بەڕێزی خاتمکنا من پرسیارەکە زیاد لەو دەکەم و لە ناو شاری هەولێرەوە یعنی من هەتەن هەز لە خۆمە ڕادەگرم وەکو کابراایکی کرێتی ساحلخانی بێتە سەرمانە برێکاتە ئەوەتان چەند سەعاتێک یان چەند ڕۆژێک کۆخ عاکستان یعنی ئەوها دەکا بەغدا لەگەلمان زۆر بەلام و چکری پێدا ئێزە دەوێت پرسێ بەجێ ناکرین و ناکەین و یان نایکەین بۆ کوردەکان ئەوە من دەگەڕێنەوە بۆ ئێران مالیکی سەر بە ئێرانە هەموو منەوە دەزانین و ڕاستیەکە و نابێ کۆمای دەبشارینەوە ئێران چۆن بە مالیکی برێ وا بڕۆ وا بچوو ئەو وا دەکا کوردەکان وا لێ بکە وا لێ بکە وای لێ دەکا کەواتە بڕیارەکە لەدەست ئێرانە و مالیکی لێرە جێبەجێ دەکا بەنسبەتی لەلایەنی کوردەوەش کوردش ئەمەدە خۆش باوەڕە ئافرین حتا یەکێک وەک ئیسرائیل ئەختلاف دەکا دەرێ کورد قابلێکی سەر بەخۆی خۆی ڕابگەێنێ و دوێت بە سەرۆکی یعنی وڵاتێکی ئەویان هەبێت کە بێنە وڵاتن و سەرۆکی خۆیان هەبێ یعنی یەکە وەک ئیسرائیل یعنی دان بە کووردا بنێ بەڵێ کاکیوا پرسیارەکەت ئەمەدە خۆش باوەڕ بێ بە قسەی ئێران بکا و لەناو یەک کاتێک بەرببین یعنی بەڕاستی لایەنەکانیش هەموو حزبەکان ئەو هەوێسە نەبی ئەم هەلە بقۆزن و کاتێەوە نەما ئێمە دووبەرێکی و بەربەرانی دووبەرێکی و ناخۆشی و تونند و تیژی و قسەی ناڕێ بکەی بەرابەر بێت هەموو یەک بین یەکگرتن و یەکدار بین یەکێک لە ناومانە هەری بگرێ و بەڕێوەی ببا ئەویش پۆستی سەرۆکایەتیە داواتم لە سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی پێنجشەم دەکات سبەی مژدەیەکی خۆش و سەرکەوتن بەگەلەکەی بگەێنێ و باقی ڕۆژنامە نووس و هەموو جیهان و میدیاکانیش چاوی ئەوە ماسەکەم وەختەکە دەودەنیا بەخۆی تاپەتەنیا دەنسپێرم بەڕێز چنار سعد عەبدوڵڵا دەکرێت جەناب زۆر بە کورتی ئەگەر تێبینیەکت هەبوو لەسەرم وەڵا کاکیوا تقریبا پرسیار نەبوو هەرکردن بوو بێگومان ئەو هەلەی کە ئێستا ڕەخساوە بۆ خەڵکی کوردستان بۆ گەلی کورد ئەمە زۆر هەلێکی مێژوویە و زۆر کەم لە مێژووی پرۆسی سیاسی کورد هەر لە کۆنەوە دووبارە بوتەوە یا بوونی هەبووە بۆیە دەبێ ئەم هەلە بقۆزرێتەوە و پێشم وایە لایەنە سیاسیەکان بەرپرسیارەتی کۆستنەوە یا سوود وەرگرتنیان لەو هەلە هەیە ئەگەر سوودی لێ وەرنەگرین جاتە بەنیەتی ئەوەی کە کاتیەوە هاتووە ئێمە خەونی کورد بەدی بگەێنین کە پێکێنانی دەوڵەتی کوردی یاخود ئەوەیە زۆر لەو دەستکەوتانێک کە تا ئێستا کێشەمان هەبووە لەگەڵ عێراق لەسەر ناوچەکان لەسەر و قەیرانانی کاتێ چارەسەری بکەین اینجا داخلی ناوپرۆسەی نوێی سیاسی یا ئیداری ببینەوە بەیانی لەگەڵ حکوومەتی ناوەن لە هەردوو حاڵەتیدا پێم وایە هەموو لایەنە سیاسیەکان بەرپرسن و ئەگەر بێت بە بەرپرسیاریانە تەعامل لەگەڵ یەک نەکەین کۆدەنگ نەبین نەگەینە
هەڵویستێکی هاوبەش کە من دڵنیام بوو گەشتبینم لەوەی کە لێک نزیکێکی زۆر هەیە من پێم وایە مێژوو ڕەحممان پێ ناکەوە تووشی گلەیی و ناڕزایەکی زۆری نەوەکانی داهات. دەڵێ نەرمی خان تکایە بەیەک دەخە لەوانەیە کاکجانیش پرسیاری دیکەی هەبیتە هەر قسەکانی کاکیوا خالی پێم خۆش بوو یەک قسە لە جەڕێزمێ بۆ کاکیوا بەس کاکیوا هەندێ زاراوەی بەکارهێنا ئەو زاراوانە بەڕاستی لە ئاستی حزب سیاسەکانین کە دەڵێت تێکبەرەبن تێکبەربوون لە وشەیەکی کوردی ناڕەوایە بۆ ئەحزابی سیاسی کە ئێمە تێکبەرەبین. دوو ئەگەر لایەنێک هەبێ مالکی پشتیوانی لە مالکی ئەوەمانەوە نیە حزبە کوردیەکان تەنانەت حزبە ئیسلامی کوردیەکانیش لایەنی حزبی یەکگرتووی ئیسلامی کە پرۆژەی بە دەوڵەتبوونی کوردستانی باشووری خستۆتە بەردەمی کردێتی بە پرۆژە لەبەرەوە زۆر لایەنی سیاسی چیە هەیە ئەمما فەرڕەوایی کورد بەخۆی نەزانێت کە دەوڵەتی کوردی هەبێ بەس ئایا دەوڵەتی کوردی ئێستاکە ئەگونجێ یا ناگونجێ ئەمەیە ئەبێت تاوتوێ لەسەر بەڵێ نەرمیخان هەر لەو سۆنگەیە پێم خۆش بۆ ئەو بەدواترینە پرسیارە بکەم هەموو ئەو قسانە کە زنیە لە تاچی کووردا حەز نەکە وڵاتەکەی خاوەنی وڵاتی خۆی نەرمیخان بەیارمەتی جەنابەت زۆر بە کورتی هێندێک دەڵێن کە بۆ نمونەگە هات و سەر بەخۆی ڕابگەیەندرێتن دەوڵەتەکە ئەوە دەبیتن بۆ نمونە تەنها سەر بە تورکیا دەبێتن وە لە لایەکی دیکەوە دەڵێن ئەگەر ئەمە ڕانەگەیەندرێتن ئەم دەرفەتە بە فیڕۆ دەچێت و هەروەها یەکەتی نیشتمانی لە بەڕێز مالکی نزیکە و کە دژی ڕاگەاندنی سەر بەخۆیە یعنی لە هەر حاڵەتێک دابیتن جەنابەت ئومێدی ئەوە دەکەی ینی لە خۆ لەناو لانی سیاسی بە تایبەتی پارتی یەکەتی بگەنە ڕێکەوتنێکی بە ئاشکرا و بە شەفافانە کە هەڵوێستیان چیە لەسەر پاشە ڕۆژی ئەو هەرێمە کە بە خۆشتان باستان کرد کە زیاتر هەرێمی کوردی دەمەترسی هێرشی تروریستی داعشدا تا لە بەشەکانی دیکە ئێران. بەڵێ من هەر بۆ ڕاستکردنەوەی وشەکە بەڕاستی ئێشێتی نیشتمانی ڕەنگە لە هەموو حزبە شیعیەکانە نزیک بێ ڕەنگە لە مەجلیس زۆر لە هەموو حزبەکانی ترا نزیکتر بێەوە هیچ پشتیوانی بەڕێز مالکی نەکردووە. ئەمە ئیعلامێکی ناڕەوایە کە ئەیانەوێ بینی حزبە کوردیەکان تێکدەن لەسەرەوەی بڵێن فڵان نزیکە لە فڵان کەس و یا فڵان لە فڵان کەسەوە دوورە. بەڕێز وشار زێباری لە کەسێکی زۆر بەڕێزە لە ناو کابینەکەی مالکی دکتۆر ڕۆژ لە ناو کابینەکەی زۆر ڕاستە بەداخەوە لەوە زیاتر ماوەمان نەماوە بەڕێز نەرمین عوسمان زۆر داوای لێبردنت لێ دەکەم بەڕێز نەرمین عوسمان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی و هەروەها دکتۆر چنار سەعات عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی پارتی زۆر سپاسی هەردوو بەڕێزتان دەکەین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی بەرنامە تا هەفتەی داهاتوو هەر شاد و سەرفەراز بن دەرهێنەری بەرنامە هاوکارم شوان ڕەشید بوو سپاستان دەکەم بۆ ژێگرتنتان. Pas,